سەرەتای دەستپێکردنم دەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 ئەو دەوروبەرەی لەو ساڵانەدا الحەمدولillah دەستم کرد بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە ماوەی 4 ساڵ هەرچەندە کاتی مەکتەبیش بوو بە ماوەی 4 ساڵ توانیم الحەمدولillah ببم بە حافظی قورئان و هۆکاری سارێکی کە هاندەرم بێ بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز مامۆستا عەبدوڵڵای ڕەحمەتی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ خوای گەورە پلەی شەهادەتی پێ ببەخشێ ئینشاءالله ئەم کەڵە پیاوە هۆکار بوو بۆ یەکەوە من بتوانم ببم بە حافظی قورئان هۆکارەکەش چۆن بوو کە ئەم پیاوە دەهاتە سەر مینبەری ڕەسوول الله ئایەتەکانی بەبێ لەبەری دەخوێندەوە زۆر لەم معجب بوو ئەم پیاوە بۆی بڕیارمدا دەست بکەم بە لەبەرکردنی قورئانی پیرۆز لە 2007 و 8 ئەو دەوروبەرەی سەرەتای دەستپێکردنەکە چۆن دەڵێی پەڕپەڕیان ئاەت دەستم پێ دەکرد ئاەتم لەبەر دەکرد ئینجار کە ئاەتەکەم تاوا دەکرد دەچوومە سەر ئاەتێکی تر کە ئەم ئاەتەشم تاوا دەکرد ئەم دوو ئاەتم بەیەکەوە دەگوتەوە دەچوومە ئاەتی سێم کە ئاەتی سێمیشم تاوا دەکرد یەکەم و دووەم و سێم بەیەکەوە دەگوتەوە سێمم تاوا دەکرد دەچوومە چوارەم یەکەم و دووەم و سێم و چوارەمم بەیەکەوە دەگوتەوە تا کۆتایی پەڕەکەی ئامۆژگاری بە هەمووانێکی ئینشاءالله دەست دەکەم بە لەبەرکردنی قورئان دەبێت ئاەت لەبەریکەی جا مێشکی کەسەکە دەور دەبینی ئایا بە چەند جار لەبەری دەکە هەیە دەڵێ کاکە 20 جار بێڵێ هەیە دەڵێ 30 جار بێڵێ هەیە دەڵێ 15 جار بێڵێەوە نا من وان هاڵم من دەڵم مێشکی خۆت چەندی قبول دەکات چەند جار بە چەند جار وەکو سوورەتی فاتحەی دێتە بەرت ئەوەندە جارە بێڵێەوە ئینجار بڕۆ سەر ئاەتێکی تر ئەوڵا سەرەتا بۆ خۆم دەستم پێکرد تا 15-20 جزوان هەر بەتەنیا بووم مامۆستا هەبوو لی دەپرسیمەوە خی گەورە جەزای داتەوە جارجار لی دەپرسیمەوە جارجاریش پەڕ بۆ خۆم لە خۆم دەپرسیەوە تا دەگەشتم کۆتایی جزو لە خۆم دەپرسیەوە کە بەیانیەکان هەڵدەستان دەچوم بۆ نوێژی جەماعەت ساڵی 2007 ئەوانە هەڵدەستان نەدەخوتمەوە هەرچەندە ماڵشمان الحەمدولillah دەزانن کە نەدەخوتمەوە ئەو کاتی خەڵک بە فەزلی خوای گەورەوان لە پڕخەی خەودا بوون من ئەو کاتی قورئانم لەبەر دەکرد تقریبا 2 ساعت 3 ساعت ئەو کاتەی بەیانەکان لەبەرم دەکرد جا چەندم پێ لەبەر کرابە لەبەرم دەکرد هەفتانە دام نەبوو نیو جزئی لەبەرکەم نیو جزئم لەبەر دەکرد یعنی گەر حیسابی کەم تقریبا بە 6 زیاتر بین هاوینەکان لەبەرم لە زستانەکان کەمتر بۆ زستانەکان لەبەرەوەی کاتی مەکتەب بوو کەمترم پێ لەبەر دەکرا بەڵام هاوینەکان الحەمدولillah نیو جزئم لەبەر دەکرد بە حەقەت کە لەبەرم دەکرد بۆی کە چاک زەبط بێ لە مێشکمدا دەچوومە لای مامۆستایەکی بەڕێز دەگوت مامۆستاییان گوێم لێ بگرە و بۆی کە بزانم ئایا تا چەند قورئانەکەم لەبەر کردو ئەگەر لە پەڕێکیان لە 2 پەڕیان لە 3 پەڕ خراپ بوو بەم جارێکی تر دەمگوتەوە دەمگوت مامۆستای بەڕێز ئەم 2-3 پەڕە بۆ جارێکی تر ئینشاءالله بۆ دەڵێم بۆی کە چاکتر زەبط ببێ لە مێشکی ئینساندا تقریبا ئەگەر حیساب بکەم 15 بۆ 20 جزوێک زیاتر لە ماڵەوە لەبەرم کردو لای مامۆستایەک گوتومەتەوە تقریبا لە جزوی 20ەوە تا 30 دەچووم بۆ سنتەری حیکمە لەوێ لەبەرم دەکرد مامۆستای بەڕێز لی دەپرسیمەوە مدرسەی علم و عیرفان قورئان باخ و بەهاری دڵان قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیان قورئان ئەو بجوێکە لەبەرم کرد جارێ لەو گەڕام تا ئەم دەیەکەشم تەواو کرد اینجا جارێکی تر لە سەرەتاوە پێدا هاتوومەتەوە چەند مامۆستایەکی بەڕێز داوایان لێکرد بکەوێت لەوێ دەرز بڵێم الحەمدولillah ئێستا لەوێ مامۆستام لە هەم بەڕێوەبەری بەشی قیراءەم لە سنتەری حیکمە بۆ خۆم قیاسێکم دانابوو بۆ نمونە بە 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 لام دانابوو 5 لام دانە 3-4 تەڵەبی بەڕێزی لێبوون هەر تەڵەبی خۆم بوون لیان دەپرسیمەوە ئەجگە لە مامۆستا بڕدەم گوت ئەم 3-4 پەڕانە لێ بپرسنەوە تا دەچم بۆ لای مامۆستاکەم بۆی کە بزانم ئایا تا چەند لەبەرمە بۆی بەو شێوازە 3 تا 4 پەڕێکم لەبەر دەکرد تا 5 پەڕ لەبەرم دەکرد ئەوەی کە مابەوە ئەم دەجزووە تقریبا ساڵێک و 3 مانگ 4 مانگێکم پێچووە تا ئەم دەجزەشم تەواو کرد تقریبا 2 ساڵ و 6-7 مانگێک لە ماڵ ئەوەی کە لە حیکمەش لەبەرم کردووە ساڵێک و 3-4 مانگ تقریبا بە هەمووی دەکاتە 4 ساڵ بۆ مەسەلەی زەبطەکە بۆ نمونە 5 جزء قورئانم لەبەر کردووە دەچم بۆ جزئی 6ەم دەبێت تۆ ڕۆژانە لەم 5 جزوێکی لەبەرت کردووە بۆ خوێندنەوەی خۆت ڕۆژ 1 جزوی بڵیتەوە
كتزوي ششمت لبركت دسمة حوتم وهشتم أمانة هم روج قد بيتو دبي يك جزوي بليتوا نيليتوا دروا أنا اللي بيرد دشتوا لديم ودوانزم أمانة شهروا تا دقيتا كوتاي هم روج بويك أويك بيشت لبرت كدو اللي بيرد نشتوا دبي رجعنا آية جال لبرك نوي بقول نوي بيلا بر بيان لسا قرآن كبي هر دروستو هيج مشكلة كنا إن شاء الله اللي بيرد نشتوا قرآن جيان ما هنا سوبون ما شاد سربرزم چون كدستور ما دلم كان ياوي روني هدايا بولا بركي قرآن بيوستا قرآن خوين أويك قرآن لبردكا قرآن كينا قوري قرآن هي لقى القرآن كي تتجاوزه قرآن هي چەند ئاەتی لای ڕاست یاتوتە لای چەپ لای چەپی چۆتە ئەو دیوی ینی لای ڕاستەکەی کەی هات چۆتە ئەو بەر بۆی ئەمە لی تێک دەدا و باوریان بێت ئێستا من ئەوەی کە لەسرم ئەوەی کە لەبەرم کردو لەسەری قورآن لەبەرکردنەکەم لەبەرکردووە ئەم جوزئانە باشترین جوانترین لەبەرکردن بۆی کە قورآن لەبەرکەیت ئەم جزوانن ئەم بچووکانە ئەمە هەر یەکەی یەک جزئیە 30 دانەیە تۆمەچ و هەموو قورئانەکەی هەڵگری عادەتەن کە هەموو قورئانەکەت هەڵگرت ترسێکی هەیە 604 پەڕ ترسێکی زۆری هەیە بەڵام کە ئەمە هەڵدەگری جزئیەکە و 20 لاپەڕە 10 پەڕە و 20 لایە ئەمە زۆر بە ئاسانتر تاوا دەبێت وە جوانتر لە مێشکە داغەزن دەبێت و بۆ گوتنەوەش ئاسانترە بۆ گوتنەوەی یەک جزئیە و دەیڵەمەوە و هیچ مشکلەی نییە بەڵام لەبەر هەڵگرتنی قورئانەکە هەمووی بەیەکەوە تۆزێ قورسە هاتە ترسیشی هەیە بەڵام الحەمدلله ئەوەی کە دەستی پێکردن ئینشاءالله لێی نەترسێت ئینشاءالله دەگاتە بنبەست ئەگەر مەبەستی بێ خوای گەورە هیدایەتی دەدا ئینشاءالله دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە شەوکە لێڵایی چاوان مەگەرێ ئەوەی کە لەسەرم لەبەری دەکە قورئانەکەم لەسەر لەبەر دەکەت ئەم جوزئانە بوو ئێستاش الحەمدولله هەرماومە و نەمگۆڕیوە نابێ قوتابی ئەگەر مڕاجعەش کاتەوە نابێ هەربی گۆڕێ چ کاتێک لەبەرم دەکەت دوای نوێژی بەیانێ کە دەچوم بۆ نوێژ ئەو کاتی داهاتمەوە و دەستم دەکرد دوای ئەوەی کە زیکری بەیانیانم دەخوێند دەستم دەکرد بە لەبەرکردن هەم لە ماڵی خۆم لەسەر جادا ئەو کاتی خەڵک خەوت بوو ئەمن لەسەر جادا الحەمدولله هاتوچۆم دەکرد و لەبەرم دەکرد کاتی لەبەرکردنەکە بۆ نمونە ئێستا ئەگەر تاقیکردنەوەیەکی لەسەر بکەین چۆن لەبەری دەکا قوتابی چەند جار بتوانێت ئینسان بە مێشکی خۆ چەند جار دەتوانێت لەبەری کە بدێتە بەری ئەوەندە جارە بخوێنێتەوە هەیە بە 10 جار دەتوانێت هەیە بە 15 هەیە بە 20 مێشکی کەسەکەی دەور دەبینێ لەوانێ ئێستا من بتوانم بە 10 جار لەبەری کەم بەڵام کەسێکی تر نەتوانێت بە 20 جاریش لەبەری کە با ماندوو نەبێ إلا ديتا بري إن شاء الله هلو كوششي لقلكو ديتا بري لبري القرآن ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر قرآن آسان كراو بهم كسيك راسا مش كتا كسي تا جاوزة جاوزة هي بلام لا أنجام دا هم إنسانك دتواني قرآن لبركة شونيتي لبركة نكي بونا من دسم بيدك دم بوتشي أوي كدم خنت أوي كرجانا دم خنت دوا دسم بيدك أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين يسمع آياته تنجارك بدأ حتى ده تبر إن جاءت تمسر آياتك كتر وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم أمدو آياتهم لبركت آيات يكم دوم ظلموها إن جاءت تمسر آيات سيم يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أمس آيات كوات أمس آيات من بركت نابي من لك يكسر وازي لي بين بسمة شوارم نادبي يكم دوم مسلم بلموها بوش عظيم جاء دسمة آياتي شوارم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها
كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. الشوي قرآن خوين نقشن بو شوازبو عادة نوي كده هوش شد لبركة حتى نقرآن خوين قتابياني مكتبيش أو أنا كشد كتابي مكتب لبردكن لأنه درسي كروجان هيتي لبريدك بابا هاتو شو صعيب كات بهاتو شو بموايا باشتن ريقاي بو لبركدن بهاتو شو همو اندامكاني لبركدن ئاگادارە و جوانتر ئاگەلی لەبەرکردنەکەی هەبوو بە شێوازەکەی ئەوەندە دەنگتەبێکە گوێت لە خۆت بێ لەبەر عادەتەن گوێش کاریگەری هەیە گوێش کاریگەری هەیە بۆ مەشک بۆیکەوە گوێ چاو و دڵیش ئاگایی لێبێ ئەم سێ ئەندامە پێویستە ئاگای لە قوڕان خوێندنەکەی بێ ئاگای لە قوڕان لەبەرکردنەکەی بێ بۆیکەوە جوانتر و باشتر بێتە بەری بە تایبەتی گوێ پێم وایە گوێ لە هەمووان زیاتر کاریگەرترە زۆر کەسەیە کوێریشە و تەماشادەکی حافظی قورئانە شەوکە لێڵایی چاوان مەگەرێ نوری قورئانە دنیا داگرێ تیشی ڕەوشەنی ئەدا لە سینە ئەو شەوازێکەوە لەبەری دەکەی ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون أي قرآنكم تاكهتواني سارجي دردو مرهمي جاني دڵی پڕژانم بە تۆوە شادە بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیانی بەڵێ ئەوەی کە باسمان کرد ئەو کاتی من پۆلی دوی ناوەندی بووم لە مەکتەب قوتابی بووم کە دەستم پێ کرد لە شەشی ئامادەیی واتە دوازدەی ئێستا لە شەشی ئامادەی لە کۆتاییدا بووم بە حافظی قورئان الحمدلله سپاس بەخوای پەروەردگار هەم دەرسم دەخوێند و هەم مراجعەشم دەکردەوە ئەو کات کە چوون بۆ زانکۆ لە زانکۆی سلێمانی وەرگیرم لە بەشی خوێندنی ئیسلامی لە سەنتەری حیکمەی سلێمانی دووبارە لای مامۆستایەکی بەڕێز مامۆستا عەلی خوای گەورە جەزای داتەوە دووبارە مراجعەم کردوێتەوە و هەر لای مامۆستا عەلی ئیجازەی شعبە و حەفزم وەرگرتووە لە سەنتەری حیکمەی سلێمانی سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو مامۆستایانی حیکمەی سلێمانی ئێستاش لە لقی حاجاوی سەنتەری حیکمە مامۆستام هەر بەردەوام الحەمدولیلە بەڕێوەبەری بەشی قیڕائەم لە سەنتەری حیکمەی حاجاوە ئێستا من کە مامۆستام لە سەنتەری حیکمەی حاجاوە و لە پاڵ ئەم مامۆستایەتی حیکمەی حاجاوە مامۆستاشم لە مەکتەب و ڕۆژانە الحەمدولیلە دەوری قورئان دەکەمەوە بە فەزلی خوای گەورە دەتوانم ڕۆژانە جزوە قورئانێک مراجعەکەمەوە و خوای گەورە جەزای خێری خێزانم بداتەوە کە الحەمدولیلە ڕۆژانە ئەم جزوەم گوێ لێ دەگرێت شێوازی مراجعەکە وەڵا بە ڕۆژانە دەگەڕێ بە کات دەگۆڕێ جاری وا هەیە دوای نێوڕۆیانە جاری وا هەیە شەوانە بە کاتەکەی جاری وا کاتەکە گۆڕانکاری بەسەردادە بە حوکمی ئەوەی کەوە من قوتابیم هەیە لە حیکمە هەر ڕۆژە و بە شێوازێکە بەڵام الحەمدولیلە ئینشەڵڵا لی دانە بڕاوم لی دانابڕن و پێویستە ئەوەی کە قورئان لە بەردەکە لی دانەبڕێ بەوەی کەوە قورئانەکەی دەدەست نەچێ و لە بیری نەچێتەوە هەرچەندە من مامۆستای مەکتەبم ئەم مامۆستایەتی ڕێگری نەکردو لەوەی کە من نەتوانم ڕۆژانە قورئانەکە مراجعەکەمەوە یان خوانە خواستە لە بیرم بچێتەوە هەموو کەسێک ئەوانەی کە ئەهلی قورئانن نابێ بێن و بێنێتەوە بڵێ وەڵام من لەبەرەوەی کە من پیشەیەکی ترم هەیە واز لە قورئان خوێندنەکەی دێنم واز لە لەبەرکردن دێنم نا ئەمە ڕێگەتی ناگرێت پێم وایە تەمەنت پڕخێر دەبێ و خوای پەروەردگار کاتەکەت زیاتر بەرەکەت دەکەوێتە کاتت ئینشاءالڵاوی کە لە خزمەت قورئان دابێت لە پاڵەوەی کەوە من قوتابیم هەیە لێرە هەم دەرس وتنەوەکەم دەبێت بە مراجعە و ئەوەی کە خۆش مراجعی دەکەمەوە هەر مراجعەیە دەکرێت لە کەسێک بۆ کەسێکی ترەوە ئەوەی کە حافظی قورئانە مراجعەکەی زیاتر بێ هەیە لەوانە ڕۆژانە جزێک مراجعەکاتەوە هەیە دوو هەیە سێ بەپێی کات دەگۆڕێ بەپێی مەجال دەگۆڕێ بە حوکمی ئەوەی کەوە من کاتم کەمترە تەنها ڕۆژانە لەوانە بتوانم جزوێک مراجعە بکەمەوە باشترین کات بۆ مراجعەکردنەوەی قورئان بە بیر و بۆچوونی من دوای نوێژی بەیانیە ئەو کاتە ئینسان پێم وایە مێشکی سافترە و
دوورە لە جەنجاڵی دنیا دوورە لە دەنگ و ئەم شتانە پێم وایە کاتێکی هەستیارە هەرچۆن پێغەمبەری خوا عەلەیهی وسەڵات وسەلام دەفەرمێ اللهم بارك لأمتي في بكورها پێغەمبەر عەلەیهی وسەڵات وسەلام دوعای کردو بۆ ئومەتێکەوە بەرەکەت کەوێتە کاتی بەیانیان بۆ ئومەتەکەی بۆیە کاتی بەیانیان لە دەست مەدەن کاتی بەیانیان هەلە بۆی کە هەم بتوانانی لەبەرکەی هەم مڕاجعەکەیتەوە هەم بۆ قوتابیانیش ئەوانەی کە قوتابین لە مەکتەب دەتوانن زیاتر کاتی بەیانیان سعی بکەن بۆی کەەوە ئینشاءڵڵا لە دەرسەکانیان سەرکەوتوو بن. مدرسەی علم و عیرفان قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان. أعوذ بالله من الشيطان الرجيم من يطع الرسول فقد أطاع الله ومن تولى فما أرسلناك عليهم حفيظا ويقولون طاعة فإذا برزوا من عندك بيت طائفة منهم غير الذي تقول والله يكتب ما يبيتون فأعرض عنهم وتوكل على الله وكفى بالله وكيلا أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين عسى الله أن يكف بأس الذين كفروا والله أشد بأسا وأشد تنكيلا من يشفع شفاعة حسنة يكن له كفل منها من يشفع شفاعة حسنة يكن له نصيب منها ومن يشفع شفاعة سيئة يكن له كفل منها وكان الله على كل شيء مقيتا وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها إن الله كان على كل شيء حسيبا. مدرسەی علم و عیرفان قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان. بحقت قورئان فەزلێکی گەورەیە کە خوای پەروەردگار بە عەبد و بەندەکانی دەدا هەموو ئەوانەی کە حافظن ئەهلی تایبەتی خوای پەروەردگارن هەروەکو چۆن پێغەمبەر دەفەرمێ هم ئەهل الله وخاصته بەڕاستی ئەوانە هەڵبژاردە و ئەهلی تایبەتی قورئانن لە دنیادا بەڕاستی کارت بۆ ئاسان دەکات ڕێگە خۆشکەر دەبێ بۆ بەکاروبارەکانی دنیات لەبەرەوەی من ڕۆژانە کە لەگەڵی تێکەڵم ئەم بەرەکەتم بینیوە بۆیە هەتا نەبی بە حافظ و هەتا نەبی بە ئەهلی قورئان حەز بەم بەرەکەتە گەورە ناکەی لە دنیادا بڕواتان بێ کارە زۆر بۆ ئاسان دەکات لە دنیادا مەڵێ کاتم لێ دەگرێت کاتت لێ ناگرێت کاتێکی وای نایە بەڵام بە تەئیکید بۆ تەمەنی ئینسان بەرەکەتدارە ئەوە لە دنیادا ئەی لە قیامەت بۆ قیامەت بەڕاستی ئێستا ئێمە لێرە میوانین بەڕاستی ڕۆژێکدا دەچینەوە خزمەت خۆی پەروەردگار لەوێ قورئان چیمان بۆ دەکا پێغەمبەر عەلەیهی وەسەڵات وسەلام دەفەرمێ چی دەفەرمێ هەتا لێ نێو گۆڕدا لە خزمەت خوا ئیشت بۆ دەکات لەو گۆڕدا الصيام والقورئان يشفعان لأصحابه دەفەرمێ ڕۆژ و قورئان دەبنە شەفاعەت کرد بۆ عەبدەکەی بۆی کەوا نەجاتی دا لەو سزا و عەزابەی کە هەیە هەروەها لە قیامەت
بيدا قتري اقرأ وارتق ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها. دفرمي بخوي نوسركه وبخوي نوسركه جدايك عايشة ما دفرمي شي دفرمي قدر مكاني ناو بهاش بقدر آية تكاني قرآنا شندت لبر شندت خوين بي أود السر دكوي دفرمي بخوي نوسركه وبخوي نوسركه حتى زيادة خوين بي حتى زيادة لخزمة دابو بي إنسان زیاتر لە قیامەت لەناو بەهەشدا پلێ بەرزتر دەبێ هەتا لەناو بەهەشت پلێت بەرزتر بێ و شوێنت بەرزتر بێت جێگەت خۆشترە بۆیە هەتا لە خزمەت قورئاندا بین ئێستا کەمە و ئێستا هیچمان نەکردووە جا بۆیە ئەو بەرەکەتی کەوا من لە دنیادا لێم بینیوە پێم خۆشە خەڵکانی تریش لەو بەرەکەتە مەحروم نەبن و تێیدا بەشدار بن بۆی کەوا ئینسان لە قیامەت چۆن دەڵێ دەستی پەشیمانی نەگەزێ ئینسان تا نێچێتەوە قیامەت نازانێت چی کردووە لە دنیادا بۆیە ئینسان هەتا لە خزمەت قورئاندا بێ هێشتا هەرکەم و هێشتا هیچ شتێکی وامان نەکردو بەڵام ئینسان کە لە خزمەت قورئاندا بوو بەڕاستی لە قیامەت هیچ ترسێکی نە و هیچ ترسێکی لەسەر نابێت لەبەرەوەی قورئان دێ شەفاعەت بۆ هاوڕێکەی دەکا پێغەمبەر عەلەیهی وەسەڵات وسەلام دەفەرمێتی من قرأ حرفا من كتاب الله فله به حسن دەفەرمێ هەر کەسێک پیتێک لە کەلامی خوا بخوێنێ دەفەرمێ ئەجرێکی هەیە دەفەرمێ من ناڵێم ألف لام ميم حرفك دفرمي ألف حرفك ولام حرفك وميم حرفك كواتا بم سبيتا سي أجري دزدك به كواتا بيوس إما لخزمة دابين حتى لخزمة دابين إنسان هم لدنيا هم لقيامت زياتر سرفراز دبي وسربرز دبي بي شوك ليلاي تاوان مقري نوري قرآنا دنيا داقري تشي روشني أدا لسينا پێویستە دۆستی قورئان بی مەڵە پێم لەبەرداکرێ بە تەئکید پێت لەبەرداکرێ بەڵام چی دەوێت هەوڵ و کۆششێکی دەوێت چەند هەنگاوێکە هەتا قورئانەکە تاو دەدەیتێ گەر ئەم هەنگاوانەتنا پێم وایە هەنگاوەکانی تریش خۆی پەروەردگار بۆت ئاسان دەکات و ڕێگە خۆشکرد دەبێتەوە تۆ ببی بتوانیت چەند جزوێک لە بەرکەی ئەگەر نەبی بە حافظیش چەند جزوێک لە بەرکە بۆ کە لە قیامەت ئەم چەند جزوانە ئینشاءالله شەفاعەتت بۆ بکەن ڕاستە تۆزێک لە بەرکردنی قورئان کەمێک قورسە بەڵام هەر ئەوەندە بۆ تۆ چویتە سەر لەبەرکردنەکە دواتر خۆی پەروەردگار کارت بۆ ئاسان دەکات و تۆزێک ئەوەی کە خەڵک لی دەترسێ ڕۆژانە لە قورئان لەبەرکردنەکەی ئاسانە بەڵام پێداچوونەوەکی مراجعەکەی کەمێک قورسە بەڵام ئەم مراجعە چییە ئەم مراجعەش پێویستە ڕۆژانە کاتێکی دیاریکرای بۆ دابنێ ڕۆژانە ئەو کاتێک کە داتناوە ئەوەندەی کە داتناوە مراجعیکەوە و ئەو کاتێک کە داشت ناوە مەچۆ لەو کاتەدا کاری تر مەکە بۆ من دوای نوێژی نیوەڕۆیان ناوە کە مراجعە بکەمەوە لە دوای نوێژی نیوەڕۆیان من ناچم کاری کە ناکەم ئیشی کە ناکەم ئەلەو کاتێکدا مراجعەکە دەکەم بۆی کەوە لەسەری ڕابێم و ڕۆژانە ئەوەندەی کە دام ناوە ئەوەندە مراجعەم لە دەست نەچێت ئەم مزگەوتێک هێستا من تێیدا ڕاوەستاوم بەشێکم لەم مزگەوتەدا مراجعە کردوتەوە هەروەها مامۆستای مزگەوتەکە مامۆستا ئەبوبەکر کە دکتۆر ئەبابەکر زیاتر لە 15 جزء قورئانی لێ پرسیمەتەوە خۆی گەورە جەزای داتەوە هیوادارم بەردەوام بین لەسەر لەبەرکردنی قورئان لە خزمەت قورئان دابین خۆی پەروەردگار بۆمان بکە بە توێشوی قیامەت و لە قیامەت ئەجر و پاداشی گەورەمان لەسەری بداتەوە ئینشاءالله و دەستی هەموو ئەو مامۆستا بەڕێزانە ماچ دەکەم کەوا هەوڵیان لەگەڵداوم کەوا گوێیان لێگرتوم کەوا بۆ مراجعەکردنەوەی قورئانەکە هاوکاریان کردوم و هیوادارم هەموو ئەو کەسانشکەوە لەبەریان نەکردووە و نەهاتوونەتە سەرخەت پێویستە قۆڵی لێ هەڵماڵ و بتوانین ئینشاءالله ببن بە حافظی قورئان خۆی پەروەردگار ئەم پلە گەورەیان پێ بەخشێ و لە کۆتاییدا سوپاسی ئێوە دەکەم کەوا هاتون بۆ سازدانی ئەم بەرنامە و هیوادارم ئەم بەرنامەیە ئەم بەرنامەی کە ئێمە دەیکەین ببێتە مایەی ئەوەی کەوا خەڵک ئیستیفادەی لێ بکە و ببێ بەوەی کەوا هۆکارێکەوە خەڵک بتوانێت لە خزمەتی قورئاندا بێ و دەست بکات بە لەبەرکردنی قورئانی پیرۆز أي قرآنكم تاكهتواني سارجي دردو مرهمي جاني دلي برجانم بتو وشادا وأمردو ما هنا سوجياني